منام فەری محەممەدە خەڵکی شارە زۆرم سەرپشتیاری گروپی خانمان دەستخەنگیری شارە زۆرم ئیشەکانی من پێشتر هەمە جۆرە ئیشمە کرد بەڵام ئێستا زیاتر ئیشی سیرامیکەکەم ئێکسارات. بەگشتی گروپەکەمان تقریباً 25 و 28 خانمە چونکە بەپێی کات و مەجال هەنێجار لە خانمەکان لە گروپەکان ڕۆن دەرەوە خانمی کار تازەتر ئەهێنە جێگان 25 ئەنداممان هەیە ئێستا و ئەم ڕۆژ 18 خانم بەشداری کردووە لەم پێشانگای. خانمەکانی ئێرە زۆری خانمەکانمان هەری ناو شاری خۆمان زەڕایان و هەڵەبجە و شارە زۆر بەگشتی شارە زۆر خانمەکانی شارە زۆر لە گروپەکانمانە ئەتیارە زیاتر لە شارەکان ترە ئەمە بەشداری فستیڤاڵ و پێشەنگاکانەکەین. ئەتوانم بڵێم گروپەکەمان لە زۆرینەی کارەکان پێکاتوە یعنی هەموو جۆرە کارێکی تایە هەم لە تابلۆ و دەستڕەنگینی و ئیسیرامیک و ڕایزن و بابەتی جوادکاری ناوماڵەوە تا ڕیسایکلین و زۆربەی کارەکانی تایە. ئەم ساڵێکە بێ گروپەکەمان دامەزراندووە هەم ئەم ساڵە بێتە ساڵیادی دامەزراندنی گروپەکەمان هەم یەکەم ڕۆژی پاییزە پاریش لە هەمان ڕۆژە هەمان کاتە ئەم فستیڤاڵەمان ساز کرد و دەستپێکی دروستکردنی گروپەکەمان بوو ئەم ساڵێکە گروپەکەمان داناوە. من ناوم نیگا تەهایە لێرە دانیشم کۆمەڵێ ئیش بەشداریم کردووە ئەمڕۆ هەم بە ئیشی چنین هەم بە ئیشێکی تریش کە تایبەتە بە خۆم هەر شتێک لەسەر داخوازی مشتریەکان بەیان کڕیار بێم ئەتوانم بۆی بێنم هەر بابەتی کارەبایی بێ بابەتی کەمالیات بێ کۆزمەتی هەموو شتێک ئەتوانم بیهێنم و ئیشی چنینیشەکەم هێلەکە و لەچکی سەرە و کڵاوزەڕە و کۆڵوانەیە و ئیتر کۆمەڵە بابەت کە کوردەواری زیاتر کوردەواریەکانە و لە قەدیما بەکارهاتووە و ئێستا توانین با جوانتر تازەی کەینەوە و نوێگەری تیا بکەین ئێمە. من سەرەتا ئەمە یەکەم جارم لەم گروپەوە دەست پێ ئەەکەم ئەتوانم بڵێم لەم گروپەوە هەڵگەتوانێ بم ئەسەر دەستخۆشییان لێکم گروپی مەڵبەندی خانمانی شارە زۆرە کە ئیشێکی ئەتوانم بڵێم زۆر باشیان کردووە لە ڕێگەی ئێمە سوشال میدیا یعنی ئەتوانین خەڵک بمان ناسێت و ئیشێکی باشە کە لە ڕێگەی گروپێکەوە ئێمە ئەتوانین خەڵک بمان ناسێت و دەستخۆشی لە خاتوپەریشەکەم کە ئەو یارمەتی دەرمان بۆ ڕێخستنی ئەم شتانەی ئێرەکە لە دابینکردنی کۆمەڵە شتا کە ئەو بۆی کردوین دەستخۆشی لە یەکەم.